باش بینرین هجا خوشتوی بینرین بادینان ساد بینرین ایفارا بادینان خوشحال اینجا رکادی امو اینگش نفیک و دوش بود پیشکش کردن برنامه هوا ایفارا بادینان بینران وقت نزانو که برنامه روزانه تیتا پیشکش کردن امراد بین میوانداری کسانه که آن چند کسانه با اکیل فری گفتگو بیت کردن چاو گفتگو یا گریدای روشه و یا یا گریدای زانی و زانیاری میوان می روشه و بتر خدمت کردن هوا این هجا خوشتوی ابرو کامرا بین میوانداری ما مستای زور هجا ما مستا شیر دل سمو جوقی رفبری ناحیه قصروکی بابت ما ابروک آنها یا خود دیگری دای بیتن براوشا قصروکی و دورو براوه قصروکی چند جها گندو کومالگه و دورا ابخوبت گریتن جین و جیارا وی خلکی چواد بوریتن خلکی قصروکی و دردورا اب چواد مجیلن و چوا روژا وانا جیانا واد بورید وکی مگوتیم اف خلک هکر کشک آریشک هبید دیکه ابخو خدام بینید بوی که کو کشه و آریشاوی چه بیتن روشا گنج قصروکی چاوایا دم خول کیفت بورید و کیش دا هنانت کتن او جهک و او دم خولت بورینیتن همان دم دا دی بحث روشا آوارا که این چنکول دفر قصروکی بیتن ریشه که زور آوارا الویری جی هیا او جی ابروکک و حکومت حریم کردستان و ناحیه قصروکی ام بشین هاریکاری آوانات کتن و راد بیتن ام بشین پیدا کرنا جین و جیارا وانا اف بسیاره و چندی بسیارندین و کیوا دیدگل ماموستای برای سینه گفتگو کرن هینین هجاجی شمپریوان جماره وین سرشاش همه دیار هین پیوندی مبکن سبارت بابتی هر پرسیاره هوایی دیگه ایتا ماموستا و دیتا گنگش کرن ماموستا دست بکی تو گلب خیراتی سر چاوا افرو بو ایفارا بادینان زور سپاس خوشحالم که افروکاس مهوانه بهدینان ساتم بو برنامه ایوارا بهدینان زور سپاس ما مستحکر دست بکی جناب تب بحث السنور ناحیه قصروکی بیتن او گوند کومالگه کچه ام بیجین جهش ناحیه جغرافیش ناحیه ایداری گود که بیتا بن سنور هوا و هین اون ینگو سرپرشتی آوری و ام بیجین خدمت آوریت کن بله سنورت ربابریا ناحیه قصروکی سنورت سروشتینه بلا بیجین شلای روش حالات و ربار خازره و شلای روش آوا و ربار ما قلت خازره دیجی گوملا و دیسانش روش باکور و چای کد بجنی چای پشتامره بعد قال اتریشه قال ناحیه کلک چیجی کو ناحیه کنیا ام هفت سنور بون یعنی ایک باش بون نکاجی او هر ربار خازر و جاده گشتی ماجیک جداد کتن سنوري ناحية قصروكي سانتري ناحية كومالجها تشري و 35 گوند دي بخوفت گريتن بله زور باش 35 گوند بخوفت گريت تيتا گوتن كو او دفره زور ام بيجين كاري وي چاندن و جوتياري راد بيتن كاري وي سركي بيتن چاندن و جوتياري بيتن جنابتا چد بيجيت خلقي وي ريجين و جيارا وانا سرچيه سرچاندن و جوتیاریه یعنی ادوا سال داویه دا افگوران کاریه بدل بوین یعنی هندک تشتین دی هاتینه ادگورا پانا جیانه دا دورا قصروکی یا نافدارا چند جور چاندنه با وکو چاندنه یا گنمی و جور میوی اتفاقی الوان سال الدماهی جی چاندنه یا بطاطا مشابية الدورة قصروكي فيجافيل خاصة رخيت شري وان دورو برا حتى بولاية كلكتشيفا قالك بطاطي تشاندن راستي بشتي 2000 بهير و جباركو برهمي چاندني يعني او دهاتي باش بو جوتياري نت اينا برهندجي خلق دستي صزبو چاندني تني چاندنا غنمي اوجي وكو راپورتك دريش مفخو تشيكرياو الروجنامه افرو 27 سيم إناية خواريا نسمى وكو رابورتك بلند كريا بو باريزگاه دوكي بو ريفابريا گشتيا چاندني تدا ديار بيا كو منافسه برهمت بياني ابي كوجدر فيتنا كردستاني وكيا چاندنيا ما الكردستاني بگشتي والباريزگاه دوكي والقصروكي جيب تايبتي لاواز ببتن او بكو جوتيار جي ولي هاد بري خدا هندێک و موچەکیش حکوومەتی وەرگتن ئەڤژی چاندنی دەڤری بشکلێکی ینی شێوەیەکی گشتی لاواز کردنێ چاندنیا گەنمی ئەوژی ژبەر و حکوومەتت کردن نرخێت حکوومەت دانێت بۆ کردنە گەنمی باشن بەرهندێ بەهرابتر خەڵک گەنمی چینەتن دگەل هەندێژی دیسا ڕێزێت فێقی وێت هاین جۆری دیە چاندنێ وێت هاین دەستپێکە قەیرانە یا دارایی یا کو هەرێما کوردستانی گرتی سەری ساڵە 2014
وەرێ کرد و جارێکە دی خەلکێمە بەری خۆبدەتە چاندنی وەکو داهاتێک پشتی کێمبوونا موچە پشتی قەیران گران بوویل سەرما بەرهەندێژی خەلکێ بەری خوددا چاندنی وەکو داهاتێک بۆ ژی بێت یان بەرهەمەک بۆ ماڵە خۆشی بینێت زۆر باشە ئەvێ قەیرانی چەند وەکرد و خەلک بەری خوب دەتە چاندنە ئاویژی چەند و چەنابێتە دەستپێکیشی گوت سنوورێن مە ئەو سنوورەنینە نیەن دەست کرد ئەو سنوورەنە ئەوێن کۆ خۆ هەی نمونە دوڕیبارمە هەنە الفێرێ چەند خەلکی مەمەفا ئەشێ ئاوێ وەرگرت یانە بژین حکوومەتێ چەند ڕێخوشکەر بووە و خەلک مفایشێ ئاوێ وەرگریت چاندنەکە ئاویل بەربێتە کرد. ڕاستی ئەو خەلکی ڤای جوتیارێ بکەن حکوومەتی هاریکار بێت گەل بۆ هەندێک و ڕێکت ڕێخۆشکەرە بەرا دروست بکەن بۆ هەندێ کاری چاندنیە بکەن بۆ نمونە یانیش بلی هەردوو ڕیبارەت خازری گۆمەلی ئەمە ئەف ساڵەدا ژمارەکە زۆریە داخوازی هاتێ ئاردێ چاندنێک و بیرێت ئاوێ بیرێت ئەرتوازی بکۆلن بۆ هەندێ چاندنیە بەر بکەن. گەل هەندێژی وەکو پەیڕەوکردنا یاساین حکوومەتی یاسای 2010 یا یاسای پاراستنا بەرهەمێت چاندنی هەرێما کوردستانی کو دەمێ هاتنە بەرهەمێکی چاندنێ بەرهەمێت ئەو بەرهەمێت چاندنی هیچ دەرەوە بێت تێتاوەەر دەکردن بهێتە ڕاگرتن یان بهێتە کێمکردن یانژی باجایی بێتە گرانکردن دا منافەسا نرخێت بەرهەم ئەوی بەرهەمێت چاندنی نافخۆی نەکەتن ئەس باوتکەم ئەوێ ڕێکێ ینی یە هاریکار بێ و خەڵک هێدی بەرە خۆبدەتە چاندنێ گەل ئەگەر ئێمە گوتی قەیرانە چاندنێ وەلی کردە و خەلکێکی شێوەیەکی بەرچاو بەرێ خوددایە کاری چاندنیە ئەتپار و ئەف ساڵەدا بەێ مامۆستا جەنابێتە باسی هەندێک کرد و حکوومەتێ بیر بۆ هەندێک ئەم بژین جوتیارە لێداینە بۆ یەکێک و چاندنێل بەر بگەتن ئەمەش بیر نەکەین بیتن ئاوا بیرێ ئەم بژین ئەو بۆ وەختێکی دیبمێنی دێگەلێک باش بیت ئەو ببیتە تشتێک دەستێمەدا ئەو ئاوال بنعردی وەختێکی دی ئەم مفایژی وەرگین مادەممە ئاوا سەرعرد هەیە مە خازر هەیە و مەگومل هەیە ئەم دی بۆچی بیرێ لێدەین هین وەکو ناحیە چەند هەوە هەوڵداک و ئەف ئاوە بێت بێتە دابشکردن نەبیر ئەو ئاوا خەزنکردی ئەم بژین دراوێ سپی بۆ ڕۆژە ڕەشە بلا ڕۆژە ڕەش وەختی هات خودێ نەکەت بلا هەنگی ئەمووی ئاوێ بی نەدەری مادە بۆچی وێگاوی نەدەری هەوە هەوڵداک و ئەف ئاوە بێتن ئەمووی یادی نەکۆڵیان هەوە ڕێگیری بیراکردە و بیر نەهێنە کۆڵە تزانی نسبەت ڕیباری خازری شمێژە دەشکەڤندە ئەف گوند و ئەو دەڤێت سەر ڕیباری ینی نێزیکی وی ڕیباری ئەوان بخۆ ینی ئەف کارەیەکری جۆکێت کێشاین ماتۆرێت ئافدانێ داناینە سەری بخۆ سکرێت دەستکرد ئەوە وەکریان حکوومەتی بوو هەردوو شێوە وانژی چێکەری حکوومەت هاریکارێکری ئەvە شمێژە هەندەکە احتیمالە ئەvە 5-6 ساڵە بتر هەندەکە ژێڤە 10 ساڵێت دوماهەیە ئەو دەڤێت نێزیکی ڕیباری خازری چەمێت فێقیت لێداین دارێت بەرهەمدارێت لێ چاندین جۆرێت چاندنێ لێتکان ینی ئەvە شتێکی بەردەوامە ڕووبارێک گۆملی ڕووبارێکی بەردەوام نینە ئەلهاوینە هشک بتن یعنی ئەو ئاواتی ڕنائیتن هەین دەبێت نەڤەرە هەردوو ڕێبارەدا احتیمالە ئاف ناگەتێ ئەلا ما پرۆژێت استراتیجی هەبن ینی بۆ نمانە پرۆژێکی هەیە استراتیجی کل سەر خازری بهێتە دانان بەس ئەو ئیستراتیجیە پارەیەکی بجایەکە یامازن بۆ دەبێتن حتا بێتە دانان و ئەو دەبێت هەردوو ڕێباری بەرایەکە مەزن لێ بینین بەرهەندێژی دوف قانونی چاندنی ڕێکی هاتیەدان بۆ جۆتیاری ئەگەر بهێت کارێ چاندنە ئاوی بکەتن بیریان لێ بدەت بۆ هەندێ بشێت بەرهەمی خۆی چاندنی ئافدەت و بەرهەمی زۆر بکەتن هەوە لژنە هەنەک و بچن حتا بیرێکی بۆ من لێدەن بیرێکی بۆ من چێکیان کابزانن کادێ ئەف کەسە دێ چل بەروی چێکات و دیوداژی دیف چون تێتەکردن و مفاش vê بیری هاتیە وەرگرتنیان نەجووت یاریەک تشتێکل بەرکردە بێشک ئەو یێداخوازیە بیرێتکەتن ڤەدیتنێت تایبەت شلای دەستگەهێن یان فەرمانگەهێن چاندنێ دیسا فەرمانگەیە یان ڕێڤەبەریە ئاڤاژێرزەوی و فەرمانگەهێ دیێن شۆلەژێ تێنەکردن و دیفچۆن سەر تێنەکردن ئەو ڤەدیتنا حەمید بنە ئەدگەهنە ئێکت بنە بادەکەک دا ڕەزامەندیل سەر بێتەکردن و ئەوە دیچکەتن بۆ زانینژی بیرە ئاوێ بتنێ بۆ چاندنی نایێتە لێدان ما نێزیکی چل پرۆژێت خوددانکردن بریشکە هەینە دەڤەرا قەسرۆکێ هەر پرۆژێکی بیرێک دەبێتن حتا توی پرۆژەی پڕێوە بەی وا بریشکە خوددام کەی و کە بەرهەم هەموو چل بیرە ڕەخەکی مادەم چل پرۆژەنەوە هەر پرۆژەیەکی بیرێک بێت ئەوە هەموو چل بیر بووانانەوە
من کار نایتەکردن بێ ئەڤژیان ئاڤژیانە یعنی ژیانجی بڕێوە ناچێت بێ ئاوی هەر ڕۆژێکی تو بکەی لازمە ئاوت کرد زۆر جانە مەرەما من هەمی ئەو بووکو هەندی مرۆڤ بشێت بیری لێنێت هەکار ئاوادیە بیت لێ هەکار نەبیتن ئەفات بیتە ئەو دراڤەیەک و مەگوتیە سپی بۆ ڕۆژە ڕەش دیف گوت ناتەژی ینی ئابیرێت سەر ئەرجکێت هەین خەلکی ئەستیفادە لێ کردی بەلکو هەندێک ئاردەکانی ژیوێت هەندی ئەستیفادە هەندێ هاتیەکردن بۆ وارێ چاندنی تایبەتی زۆر جانە خەلکی دەڤەرێ گەلێک جارە گازم بە تێتەکردن هەمی جوتیارێک و گەنمی چینن گەلێک جارە کێشت گەل سایلووە هەیە وەرگرتنا گەنمی تاخیر بیتەنیانە بژین پارێوی ئەمزانین ئەvە چەند ساڵە گیرود بیتن و پارێ گەنمێ جوتیارە ئەفسانەهەیە ناهێتە دان حکومەتە عێراقیان بژین حتا فرەتکرد بووە مشکیلەکە درێژ شەڕوویە وەرگرتنا گەنمێ جوتیارین سەرب ناحیە هەوەڤە ئەلکیری گەنم تێتە وەرگرتن و چ شێوازی تێتە وەرگرتن ساڵا پار 2015 ما لجنێت تایبەت سەر ئاستی هەر ناحیەکێ فەرمانە پارێزگەهێ و قایمەقامی قەزا شێخان هاتنە پێک ئینان ماوەکو لژنا ئەس سەرۆکی لژنێ وەکو ڕێڤەبەری ناحیەت گەل بەرپرسی هەوبا چاندنێ و بەرپرسێ ئێکەتیا جوتیارە ما سەردانە هەموو گندا کرد ما تەقدیر یان ئەو گەنەمێ ئەو جوتیارە چینە هاتنە خەملاندن ئەو خەملاندنە هاتنە برنکردن بۆ لژنا بلند یا وەرگرتنا گەنمی قایمەقامیە قەزایە بۆ هەندێک چاوەگەنم بێتە وەرگرتن ئەvە ئێکیا دوێژی ساڵانە لە هەیڤە 5 و 6 کۆمبنێن تایبەت تێنەکردن سەر ئاستی قایمەقامیە لژنا تێنە پێکئینان لژنێت وەرگرتنا گەنمی و چاوانیە وەرگرتنا گەنمی و تەرتیبکردنا ئەvێ شۆلێ بهێتە وەرگرتن ئەو بابەتە ئەلقەزای سایلێ پرێڤە چتن و گەنم تێتە وەرگرتن گەلدا بۆ هەندێ ساڵێت بەریکە ئاریشە زۆر هەبن بەس ئەس باوت کەم ئەڤان دو سێ ساڵێت دوماهەیە ڕێزێکی هاتیە دانان و تەرتیبەکە وەسە هاتیە دانان و باشتر تێتە وەرگرتن زۆر چان گەنم توت بینی باشتر تێتە وەرگرتن گەلێک جارە بەس پا مرۆڤت وێرێ ڕاچیت چاوێت مرۆڤیژی و ساد بینن و گەنم نەت سایلوەدا دەبینی گۆرەپانێک هاتیە چێکردن گەنم هەمیل سەرێک هاتیە کۆمکردن ئەو چ مەسەلێ توزانی سایلۆ سایلوێ بێتە وەرگرتن بۆ چی لوا گۆرەپانە جهنینە سایلۆژی حەدەکوێ هەی ئەگەر ئەو حەدی خۆ وەرگرتن چەند هەزار تانن و جه نامینێت بکەتی دێنە چار بتت دانێتە گۆراپانە ینی چێکردنا سایلووە گەلک تەکالیف تێت چیتن یان هەرچەندە ئەڤەم ئەس گەلک دیف نەچوێمە بەس ئەکییت پارێکی مەزن لێ چتن بۆ نمونە دەڤەرە ڕوڤیا سایلۆکی لێ تێتە ئاواکردن بەرهەندی ئەvە چەند ساڵەیە گۆڕاپان هاتینە دانان داکو جوتیار زەحمەتێ نەبینن بچنە جهێندیر کابگەهنە سایلۆ و گەنمێ خۆ تەسلیم کەن و بهێتە وەرگرتن ئەو سایلۆ بۆ جوتیارین ئەوێ دەڤەرێ هاتی چیکردن داکو ئەفسەنەهی گەنمێ خۆ تەسلیم کرد پارێ گەنمێ جوتیارێن ئەم بژین ناحیا قەسرۆکێ یەکیش ساڵێ هاتیە وەرگرتن ئەف ئاریشە ئەدگەل حکوومەتە فدرالە بەغدا یا گشتیە بەسێن جوتیارێ خۆکەین هەندێک هاتیە وەرگرتنیان بەێ ئەس باوتکەم 2015 قەدەرەکە مای نەیە کێمجی پای 2016 هشت کەسی تقریبان وەرنەگرتیە ئەف بابەتەژی یا لژنا بلند یا وەرگرتنا گەنمی قەزای سنتەری قەزای زۆر جەنە مامۆستا خەلکی ناحیێ هەگەر کێشەک ئاریشەیەک یانم بژین دەستخۆشیەک هەبیتن دێ چاوە گەهنە جەنابێەوە دلکیرێ وێ کێشێ و گازندێ و دەستخۆشیێ گەهینەوە کیرێ دێوە بینە ئەس باوتکەم وەکو هەمی جاراتێتە گوتن دەرگەهێ ناحیێ یان هەر فەرمانگەهەکە هەبتن ئیڤەکریە بۆ هەر وڵاتیەکی چکو ئەو فەرمانگەها ناحیا بێت یان شارەوانی بێت یان چاندن بێت هەر فەرمانگەکە هەبتن یا هاتیە دانان و دامەزراندن بۆ خزمەتەوی خەلکی بەرهەندێکی دەرگەهت vekirîne بۆ خەلکێ بۆ گەهاندنە کێم و کاسیا بۆ گەهاندنە گازندا ئەگەر بۆ دەستخۆشیە بتن ئەو دەرگەهی vekiriya دیف ئەوان شیانیت هەل بەردەست هاریکاریە خەلکێ تێتەکردن بەهرابترژی کارێمە ئەم وەکو حەلەقەت وەسلین بۆ گەهاندنە یان بلندکردە داخوازی و پێتویەت دەڤەرێ بۆ جهێت خۆیت سەرڕاتر بۆ هەندێ بنە پرۆژە و بێهێنە بجئینان ئەڤەژی ئەلساڵێت ئاسایی کو بجەها بت و قەیران نەبتن بزانیژەوە ساڵا سەیە ئەمت قەیرانێدا پرۆژێتمە ئاشێم بێژم تەڤاییوە ئەڤێت کو
هاتینە دەست پێ کردژی یە هاتینە ڕاگرتن بە هەرابترژێ ینی کتێک نەبتن ئەوێت و زێدە ضروری یە پڕێڤە چوین ئەویدیژی بە هەرابتری هاتینە ڕاگرتن حتا پلانامایە 2014 نێزیکی 10 ملیار دینارا بوو چژێ نەهاتیە جێکردن چونکو قەیرانی دەست پێ کرد. زۆر باش مامۆستا مە چەند دیدارێک هەنە چەند هاوڵاتیەک ئەومە ئاخفتیە یەن ناحیێنە ئەم دیگوۆی خودەی نەگەلا و گوازن دێنەوە خۆش دێڤە گەرنەوە تمامیە بەرنامەی گەلمە بن و وادیدارە أول شيء خستوما قالك يعني نيو باشه يو بتشيكا بجيك أفضل قاسروكا وأفهمي منطقة سر قاسروكا وخستوما يو بتشيكا أمي بيدورين وما خستك وباش يبيش حكمت كان خستك وباش بو قاسروكا بو منطقة قاسروكا ويو دويجي سيكوما دي چه سيكي جحسا شوري راتينوشان دي بيجي ربا دي شنا سر رصيفي دكاندار رصيف خريد قرتين يعني إهمالك وهر إهمال دورا نحو قاسروكا تكرم خلقی که زور دورو بر قصری که جانا سروریه یعنی حکومت نه شارع نه پارک که شارع اول شارع سی که دبینی سارا هر دو رخ مخالفت راست یعنی دکاندارا دکان یعنی رصیف نماینه مروفی سر شارع دینو چند سارا دانه سر رصیفی مرور ها دویره چند مدگی اوجی را کرد الله کا چهار را کرد نظام نینه نظام دست شخصا داره خدای قصروک یا به خدا نه قصروک تنو که ما چد لینه من خستک لیا نه ما پارک نه ما گازینا که نه ما روزه بس خبره به خلیل که نابیده 10 ماه روزه همین تشتهی منی نه به خدا نه شارع نه خدماتن چه تشنیده مده چه بیجین دست پیکن بیجین دوید تشتی اوصا به تکرن نبو ما بو هر کسی که بو هر جایی که دی ترجی وکی پارکا وکی هم مستشفى ما مثلا نکوی گفت که گره که مقیاسه وکی چای خانه آن بجنه گازینو دوید بهنه وکیرند زان جحیل ما ام بینی گله گل سروان لیوید وان راسیفا وان شارعاتین و چند یعنی جهه کی واسه منی نم بشینه جهه کی گشت گذاری نینه خودی که مکاسی همی تشت ما که مکاسیه تا تشت قصر گنینه خود نه پارک که نه جهه که بچین رین نخاره شوان روجت خوب بورینم شوا خوب بورینین تشت تگنینه خود تشت تگنینه ما تو چه بیجینینه خدایا به خدا نه پارک که نه چاخانه که نه جسی و حیاتی نه اودیه که کمر فرین دخاره عبد خدای بشاف هکا قال برادر يعني بياسا که ناف کولون القصر که بکنه که چه جهت واسطانی راستی جه بین ودانه آن پارک تشتکی واسطانی القصر که بین احیانا حدیقه که نه پارک که جنا چوی خونه که جحلات داری نشتنین اما بس مسیگه و سیجی جه جنکای خبصم روشن کرد بس چه جینین مرو بچیته ما بس افریقا هی و کی بیشتر امجی حس کن حکومت و ما پارک دانا با حدیقه دانا با چه خانه دانا با کم روشیا با بخولرین داخلی وقتی خلی بوری نیتن ما پیوندی داره الویرد چاوت خود بینه چایه اب خو مالتو الویره اب خود دینو چند ویرد بینن بس تشتکی ناکن خود دنگی ما مگل جارم اف جهه اف تشتی دوساجی مد بسیار کردن و بو جهت بلند جی و میگویی جی و هشت ام چاوری نه تشتی واسه مد نه تجربه جی کردم وقتی انتخابات بتشتاق بید دی بونگو کاینا و دیو کاینا خرد بشوله تانو قصری که باشه که مازنه نوکه تو داخلی خسته که بینینه لما تو چه شیخون والله هل بجارتنا همي بابو برانا أنا والله نوكا نينا هاي كره بخوها دخوزی ما عوض تشتکی بو خلکی بکن خلکی که زور یعنی دورو برا سر نحیا قصری که والله دخوزي ما مش کی خلک کی لود باید پارکک ما با جاکی سیاحی ما با خود دخوزی ما اما مرف مدینه حی خوب ببینیدم ناسیتن که چه کسا ناف خلکی که بگره تازه که سردانه کسی که صلاف کده جهل آدم رو علاقت نوری گلی خوشون شول خوب بگید گازنده خوب بشته هم افند از ویتش حکمته شو تشتي بيجي ديفجن قيرانه يعني داخل ما والله پارک يعني سنتر که روشنبیری يعني که مرکز شباب آن وکیل بجنی هاي قصرو که يعني کاروی چالاک نینه چه تشتکی واسه نکری يعني بو گنج قصرو که کوپی و مجیل بید يعني خولک زمانی بید خولک ورزشی بید یا کامپیوتری بید يعني تشتی واسه کیه يعني اگر پارک نبید شین خولک وگم بینات باطاله بلا کاری کیت داد يعني تشتکی واسه بله بینران و گرانه بو تمامیا برنامه زور سپاس بو هفکارمه بریوانگواری و حواله انگل دا کو هفکاره کری
ئەە بچوونین چەند هاوڵاتیەکە بوون ئانە هیا خودێ مامۆستا شێردل دێبەرسە بێ سەردەتن مەژی هەمی دەفخۆ ئێکیکانی ویساینە ئامۆستا پەیوەندیە گەلە گازندا هەنە و هەمی ئەس باوەێمە من و جەنابێتە دەفخۆێنە بێسای ئەم دهینەیەکی بەسێن دێتکەتن ناحیا قەسروکی نەخۆشخانەکە زۆرە بچیک هەیە بێژیتن گوند و کۆمە ئەوێن دەوروبەر هەمیل سەرێ نەخۆشخانێنە نۆژدارەوەیەکی مەیانە بژین دەرمانێکی ئەمە مهم گەیم و کاسی تێدا هەنە هەکە جەنابێتە ومە بەحسی کەرتی ساخلەمیە بکەتن ناحیە هەوە درستە ئاژیت گەلێ بۆ چۆنێمە ئەو بنگەهی ساغلامیە سنتەرای قەسرۆکی بەری چەند ساڵە هاتیەدانا بەلکو ڤێگاوێ بنگەهەکی بچیکە بۆ هەندێک خزمەتە ئەوی خەلکی حەمی بکەتن و ڕاستە خەلکی دەوروبەرە شرەخێ دیژێ خازری بەلکو تێت سەرداناوی بنگەهی ڕێک ژیل کەسێ نایێتە گرتن تاابعاان ئەە تواری ساغلامیەدا کەلێکی مرۆڤایەتیە ینی ڕێکل کەسی نایێتە گرتن و سەردانە بنگەهی هەکەرە دەفی هەبیتە و ژی ناهێتە وێرێ بەێ 2013 پشتی هەمەهنگیامەت گەل بەڕێز دکتۆر نەزاری ڕێبەری گشتی ساغلامی پارێزگەها دوهۆکێ خۆشحالی بە سەردانە سنتەری ناحیەکردن و کۆچکانە حیدام ڕنج نەخواری مەسەرا بنگەهی ساغلەمیەدا ماساڕی کەفتین بۆ هەندێک و نەخۆشخانەکە یان بنگەهەکی ساغلەمیە ئیبار فراحتر بۆ سنتەری بهێتە ئاواکردن و ما گەل باجێوانی هەمەهنگیجی کرد و جهەکی باشی بۆ بهێتە دروستکردن بەس باجێ داخیانی پیشەرمی بەژ ئەن بێژین دیسە ئەگە قەیران بیسەباب و هەندێک و ئەو پرۆژە دەست پێ نەکەتنیانی یا دوێژی لڤان دوماهیا مە هەوڵدا ئەم ویواریدا خزمەتێکی بکەین ما هەمەهنگیت گەل ڕێکخراوە ئایۆئم کردیان جواتە نەرویچ یا پەنابەران کو هاریکاریەمە بکەتن وی بنگهی ساغلەمیدا ئەم هەندێک بەشا و ژۆرا بۆ وی بنگهی دروست بکەین بڤەدیتنەک هاتە دروستکردن هەمەهنگیت گەل بۆردێ مرۆڤایەتیە پارێزگەها دهۆکێ ئەو بۆ قاتێکی دی بۆ وی بنگهی ئێهاتیا دروستکردن یەبدوماهیژی هاتی تشتێکی کێمێ مایلوان ڕۆژە ئەو قاتە دەهێتەڤەکردن هەندێک بەش و ژۆرێت تێدایتین پاریکاریە ئەڤێرە خراوێ هاتە دروستکردن ئینشاء الله ئەگەر هات و ئەف قەیران ناما و جارێکە دی بۆ جەت چێ بوو بە و پرۆژە دەست پێکردن ئەو بنگەهی ساغلەمی ئەویە بەرفراتر یاد پلاندا کو بهێتە ئاواکردن هیویتکەم دکتۆر نەزاریژی هاش بانگەزیامە هەبیت چمکو دکتۆر نەزار ئەش دکتۆرێن هەری هێژە هیویتکەین هاشمە هەبیتن و بشێت پتر خزمەتە وێری بکات سەرڕای قەیرانێکی چمکو ئەم هەمیزانن مامۆستا برادرت بێژیتن بازارێکی نەیە ڕێک و پێکە جادە جهێ تڕمبێلە مرۆڤێ تێدا تێن و چن ڕاسیف جهێ مرۆڤها تڕمبێلی لێ ڕاوستیایی دکانداری ڕاسیفێ گرتی جهەت نینە لێبێ و بچی پارکێک نینە بچیان بێژین دەمێ باخچێک نینە بچی دەمێ خۆ لێ بورینی هێواریەکە یا ئەم بێژین پەیاسێت گەل هەواڵێکی دۆستێکی خێزانە خۆ حتا دیمای لێ بورینی و بۆ زانینژی جەنابێتەشی چێتر مەزانین جهەکێ دەشتە یعنی بۆ شول و پرۆژە ئەس باوەێ مەم بیتن تەکالیف تێنە چیت تمام تایبەت بۆ باخچە دوو خاڵن خاڵێ بازاری ئەم بەحس بکەین ڕاستە خاڵێ بازاری قەسرۆکی بازارێکی قەرەبالەغا چونکو vان ده ساڵی دوماهیدا بازاری قەسرۆکی بووە سنتەرێکی بازرگانی دەوروبەرت قەسرۆکی یعنیش دەڤرا ئەتریشیش دەڤرا گەردەسین و ڕخی ئاکرێڤە دەڤرا ڕخی کەلەکچیڤە حتا ڕخی ڕۆڤیاڤە گەلە خەلک قەستێ ئەوی سنتەریت کەن ژبەرکو هەمی جۆرێت ئاڵاڤە و کەرستاتی داهینەک و بهێنەکردین بەرهەندێکی قەرەبارەغ لێ چێت بتن جادێتێژی هەر ئەو جادانەیەت کەون نەهاتینە بەرفراکردن جێداخیەژی و ینی ئیمکان بەلکونینە نەخشەیدا تەسمیمی باجیروانی دەک و ئەو جادە بهێنە بەرفراکردن دەربارەی ئاریشا ڕەسیفی ڕاستە ئاریشەوە هەی دکانداریت ما جێداخەیە ئەوی ڕەسیفیت گرن بترش دها جارە مە سەردانەوێری کردی بدەف ئەز گەل باجێوانیت گەل پۆلیس و ئاساییشە و دەستگەهێدی ئەمێت چوین بدەف ئەمێت ڕاوستیان ما داخوازا لێ کردی بەلکو هەندێک زۆریش تێدا هەبووە کو ئالاوێت خۆ کەرستێت خۆ سەرە سیفراکەت یا ڕاکری پشتی نیف ساعتێکی جارێکە دی زڤڕاندی حقیقەت یاوی چێکردنا کەسایە ینی وەختی هەر ئێکی مرۆڤێکی هەردووکانێکی مرۆڤ نەشێت پۆلیسێکی بدان تەنداوە سەری تڕمبێلی ناڕاوسین دیان تشتێت خۆ نەینتەش دەربە سەحەت خۆشیانی دویا هەزرا مرۆڤی پێش بکەوتن هەزرا مرۆڤی چێ بدن ئەم پڕێکا بەرنامەوە پڕێکا تەلەڤیزیۆنە بادینان سات داخوازش هەممی خەلکی خۆی قەسرۆکیان خوددانێت وان جیها وان دکانە وێ هەزرێکی تێدا بکەن باجێرێوانە جادانەوانە سنتەرێوانە ئەگانوان
بين اف عايشه نمينن اف سنتره بيش بك سنتره ناحيه ام دغه خديني دي كرست خو كما دكانه خدا شرطنين السرسي في دانم حتى بهنا فروتن ام تقال هندينه ديسان ابنيفيسار ما بلند كري ما داخواز كري كان قانون باجرفاني چد بيجتن بو اوان حالته ما داخواز كري اگر ماده قانوني هبن بو ما بهن يان هندك رين ماي هبن او كسي زيده قاويل سر شوستيت كات سرسيفيت كات غراماوي چنده يان سزايوي چيا جهه داخليه نه برلماني كردستاني نه وزاره باجرفاني حتى في قاوي افتشت بو مرون نكري اگر تشتك هبديف قانوني ام سر بچين بل كنا القصر كابتن دالدي ياسای سر دارید قال واک حسابته بله ام دابشين بك چوكو از اگر 10 جاره و 15 جاره ام چوبين و كلجنا مراكر من خلق دي جاره كدي كارست خو زفران بنا سر رصيفي ام نشين هيفي دو جاره بچين راكن حتى افشولا بريفا بچتو بريفا جيناچ ام دهينه سريا باخچال داوي پیوندی ورگنش میشه سر هيله باش دیو هينه و سر باخچا پروین ایوار باش ایوار باش تبچا سر چاود من زور سپاس فرمو سپاس شاقی كرم كفرمي سرچاود من فرمو پروین خان لجميلي از ویدار میشه ناحیه قصرک پارک بوی تفکرن بله وممنون أفضل حال ما يتقصروك قالك بشول كانوا كان ناحية قصروك دا بازاري دا الشارعات كولانا قالك الزور إذا عدا شنقدك إذا عدا كتادا كان وقالك ناقش ما إذا عدا خو قالك الزحالة دي كل قصروك زور سپاس بوتا پروین خان ممنونته ما مستا پروین جي يعني إيكش وكساكو إزعاج خو قليا خو دلقرانيا خو وكو جنكك وكو كتشكت بيني سر هبونا جنجال سر جادا سر شوستي طبعا مروف نشيتن غازندي جي بكتبو تشيلبيري وقتي تشجه نبن جهه كي روشن بيري نبي جهه كي بين فدان نبي بارك كا گشتي نبي اف خلق بچيته چه بكينا جا باريكا ام بين سيرفي خالي ام خالدي ام تمام كين چونكو بحث بازاري هاتا كرن و ديست رابورت دا برادري بحث مروري كهات بوليسي هات نوچوني كر راز بجيت ما بوليسي هات نوچوني ما مفرزك هاي السال 2011 ما داخواز کربو 2012 هاتیه دفمه هاتیه دانن اف مفرزه یهات نوچونی برجبر اگر آریشا جاده دوسایتیه چرا از باورد کمون دی بحثاوی جیکین بله اجبر نبونا میلاکی نچار بو اوان پولیسا وگو هزنا سر جاده چرا چوکو از باورد کم پولیسیت هندک دوری دیجی دروی قضایی جی یت این نویری داکو آریشا اوی جاده حتی کو پروژه بدو ماهیک بید آریشا لی پیدانه بن ایت قربالغیه بر هندی جی ما پولیسیت ما ایت قصرو کی جی ایت اینا ایت هاتینا چرایل ویری دو ما خود کن و نسبت وی بر هندی جی یا دوی جی اگر هاتو بری ویگاوی جی کو پولیسیت هاتنو چون ناف بازار قصرو کی بون او پولیس وقتت ایت اوی قانون که هی قانون هاتنو چونی ورن ماین هاتنو چونی دی جیبا جی کتن اگر هات او پولیس بتنی ناهتن بس ترمپیلا راکتن یان ترمپیلا پریس کتن بس دست زایدته اوی یاسا هی وکی بلدیینه کو سزانه بید کاده چوا سر دارید گل وی دکانداری اوی فتنی ناکت از بیجم اوی دیکت بس نوی فتنی وقتت اید قانون و رنماین هاتنو چونی چید بیجن دیوی کتن یه بی اجازه بد دست زادت یه قایش گرینه داد دست زادت که چی رنمای هنه چی قانون هاتنو چونی چید بیجتن جیب جیب کتن اف گازنده جی اگهشتی اما پلیسی هاتی خالقی گازنده ابو مکری درگیه می فکری ابو حمو کسکی یا گویی با پلیسی همی سزاده این سر قایشی آن سر مثلا به مهلت هاجوت نه با پلیس باشه با پلیس چل تبکه دست خمیه کتن من واسایا وجا ام هیویت کنش خالقی ما اگر ام پیگیری بکن اوی ترمپلا خود بجی وكو ما قلت مسألة كهزرية بلا هزر بكت كو أزد قربالغي بيدا كم أزد ترمبلا خو السري بازاري راقرم يعني جهة كي بتر جهة بتنكو أسراقرم أسنبا مدني بازاري دا يعني خداني دكاني إلا ترمبلا خو الدري دكاني راقرت زور جانا ما مستا برادر سرهلي نهشتا ما برسه و برادر ديجينا دا ام دي كورتي و هر دو كوارگرين كاك بشاري فار باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله فرمو برا صبر شارع قصرك بله سيكا قصرك بله عالم آجدر مثلا تقول دينا ويري بله جاكنين سارخو قرار جاكنين اللي برناو دي شكن دي إن شارع إيدو تسيكي دراسينا بله وجماعتش قالوا دراسيفا تجي دغلت دكتورانا بله
به خدا ما دغلو آن سوارا تانشتم ده که گاراژ که ده کجا گاراژی های قصر خسته قدیم بله یا بشول الوری خود تشتک دانینه اگر وی را کن بیتا گاراژ سیجی دیوار سیاره بله ممنون سپاس ممنونی تمام زور سپاس کاک عبدالله فارباش کاک عبدالله فارباش الو ایوار باشتر شانی سرچاوت مبرا کرم که دکترتنا بیبانه تبکم زور سپاس بله مجربت برک بایا کرم که برا البته راست قصوی که هری بوش حکمت هری نهاتون که گیرنگی قصوی که پیش رنگی وکی چه گرنگی ها چه هیچ رنگی گیرنگی بینه داره کافی کم مادی تو راپورت از دوان انگلیس گذر خالصی کی ممنونی تمام و حکمت چی جد بو ممنونی تمام لا نکایا ممنونی تمام کاک عبدالله مبرا بیشتر حکمت گرنگی بقصر کن دام دی برسدین بس داوی پیوندی برگرین الو ایوار باش کاک شاکر ایوار باش کاک شاکر دی تاور گرین دی بیت پیوندی چنکو ما دم هندنا ما کاک شاکر کرم که الو کرم که کاک شاکر جوادی باشی سرچاوت مبرا فرمو خیراتنا سیدات یکم زور سپاس اینا وکو خلقی کوملگای شرع بله براسي أنا كوملقى شرحتها تشوي فيها بله فإذا مدير الرحية براسي روجد جابنا وشرداتي ما إذا أين توز تستخربوا مالتي بله أنت تأخذ سيداتك نجيبوا مع العلاج اللي مكان وشرها براسي تاني شرت شقد عليه وزعنا كريها پارچن عردی ممنونی تمام کاک شاکر زور سپاس بله ما مستعمدی برسه و حوالا دینی بکرتی چون که دمی منی جیتن افین کو بحثی ام بیشین چیکرنا پارک کی کری جهه کی سیرانه جهه کی گشتی کو خلق کلی براوسیت افغان چن سرجاده رابن یعنی پروین بحثی هندید کت کو جنک ازعاج خل واقعا جاد بین حقیقت وقتی کو نشرت کو ام بیشین ایلادی تشتکی بیش بس وقتی جاده همیات تجی گنج بیتن او جنکت کلی رابشت راز بشت اجید قال بچونا پروین خانه ما برادر دیجی اوید بحث کری وکو سنتری قصروکی پی تی وی پارک کیا اوه چند سال اجمه هول دا کو پارک بیت چکرین بلکو شلایت تکنیکی یانجی اداری و اوی بابتی سر نگرتیا دیسان بیجم هر قیرانجی سبب بویا کو بو هندی پارک نیت چکرین بس دلخوشی و اشیم بیجم مکو مزگینیا که بو خلک قصروکی گشتی و سنتری ناحیه تایبتی کو الوان دو ماهیا رضامندی هاتی کرن پاریکاریا پاریزگاه هدو کو بورد مروایتی پارک ده تا درست کرن پارچه که عردی جیا کم بو گل جوتیار امر نشتینا ما چاره کری او پارچه 114 دونمن ده بتا پارک کی مازنو دی دست بکتن و هندل بری بهت از دی تفاصیل وی پارکل تور گرم و موعد درست کرنی و کی کو سر جناب تبیت مال جاری شول سرتی تکرین آخف نگشت ورگریت و کی کو چاو تا گوتی مزگینی من بیت وصا یعنی کار سر بیت کاری سرتی تکرین باجروانی یا سر کارت کتن بابت کجاندنه اطفاء پریوت بتن پشتی او بابت دماهی کتید نقشه و دیزاینت وی پارکی دهنه دانان پاشان او جهات کو تمویلت کتن دهت سرخطی به هند رضامندیان فرمی بهنه ورگرتنو و دی دست بکت اس توقیتاوی ان جواناوی الدفمانینا بس ان شاء الله نزیک کرهبتن تایبتی دیگه همتا زور باش ممنون تمام پیش همیا و اكيد دبیت جهد الخوشی همیا ما مستا هر برادر ما بحثی مرور کرد کو جناب تگوتی که اگر چبو هم بجین هاتنو چون البرینه ما بس خلقت بجیتن نظامك نينا يعني خلقك هر ایک وکی خو هاتنو چونید کتن هر ایک وکی خو سرداریت گلیه برانبر کتن چه نظامك وريكو پیکیک نينا ایکش برادرات بجیتن حتی وگا به سنتری روشنبیری نرابو افکرنا خولك یان تشتکی روشنبیری هكر سنتري الروشنبيري رابطن فكرنا هند خولي الروشنبيري دي نظام درستاي هيتا جيبا جيكرن دي خلق تشتيت خودان تسرسي في دي خلق بلزكا زيده هيت كو توس رابطو سسري برادري ويان جيراني ويان حتى ديماي فكرنا خولا وروشنبير كرنا قشتي الدفري تشاوايا از باورد كم فكرنا خولا تشتكي جرينجا بس بو روشنبیر کرنی مرا من بو روشنبیر بله اما اجد بجن چون بو روشنبیر کرن نه و ما موسی جنابی تا شیتر مزانید کو الا اسب زانم دو پرتو کاب خوینم روشنبیر کرن همی بیاوین جیانی همی بیاوین جیانی ود گرتن فکرنا خولا تشتکی گلکی گرنگا
بەس سەروی کەسیت مینەتن ئەوێ بەشداری توێ خۆلێدا چەند بەهرێژێ دبینێتن چەند شێت ئەو تشتێ توێ خۆلێدا دیتی یان خاندی جیبەجی بکاتت ئەتوارێ پراکتیکیدا یا دوێ تڤە ئەمەکو کۆمەڵگە هەبگشتیژی هەزرا خۆ باش بکەین دابشین واقعی خۆدا ئەم ئەوە تشتێت کوت خۆلێدا بێنە گوتن و دیتن ئەم جیبەجی بکەین زۆر باشە برادرت بێژن وەختی هەلبژارتنە وەختی دەنگدانی هەمی کەس مرۆڤێنتەنە پشتی هنگی هەرێک کوڕێ بابێ خۆیە و یەش هەمیێژی گرنگتر بەحسێ جادەیە ئەرێ جادە حتا هەلبژارتن تێن هەمیەت ئێک و دنایانژی هەر ئێک کوڕێ بابێ خۆە جادا چڕای حتا هەلبژارتن تێن دێ چێ بیتن هەلبژارتنێن داهاتی دێ چێ بەێ بەێ یانژی دێ ئەموێژی مزگینی وەکی پارکگەی نەخەلکی و کارێکدا دەکردن و دلنێزیک ئیشاڵا خلاص بیت یانژی حتا هەلبژارتنێن داهات بابەت هەلبژارتنە ئەس باوتکەم بابەتێکی سیاسیە بتر ئەم ناچنێت نافی بابەت تو نابینی ئەو تشتاوەیەوەنی ناڕاستە بابەتێ جادا چڕی تایبەتی ڕاستی بابەتێکی نسبەتما بابەتی گرنگە بەلکو بارێکی گرانەژی سەرملێما چکو وەکو ئیدارە دەڤەرێ ئەمل ناف خەڵکی خۆدا ئەم گازندێت خەڵکی ئەم ئێش و ئازارێتوان بینین وەکو برادەرێ گوتی ڕۆژانە ئەم توێ ڕێکی ڕاهات چۆنیت کەین ئەمزانین تشتێکی بزەحمەتە بەرهندێژی کارێکی بەردەوام سەرێهاتیەکردن ئەم هەمیژی زانین بابەتی سەکنین و ڕاگرتنا جادە چڕی قەیرانی بەگیریداریش بەر نەبوونە بودجەیش بەر نەبوونە پارەی ئەو پرۆژە گیرۆ بوو پشتی هەوڵدانن بەردەوام شلای هەمی جیهێن پەیوەندیدار بە بڕێکا پارێزگا بڕێکا قایمقامی قەزا شێخان و جەنابێ پارێزگاریوە لایەنی دیژی ئەنجومەنی وەزیران کۆژمەکی پارەی نێزیکی 500 میلیۆن دینارای هاتیە تەرخانکردن بۆ وی پرۆژەی و ئەڤە سێ ڕۆژایە بەلێندەر هاتیە سەر پرۆژەی دەست بکار بووی وێنی ڤێژی ئەزل سەر جادێ بووم دەست بشو لە خودکات هەندێک بابەت هۆنەری یانژیە تەکنیکی بێت هەین وێن دروست بن دا ئەو شۆلێوی یان کارکردنا بەڵێندەری بەرچاو بهێتە دیتن فئینشاڵات دوان ڕۆژی داهاتیدا خەڵکی مەش دیبین کە ئەو پرۆژەیە درستی دەست بکار بووی و ماوەیەکی نەی درێژدا ئەو پرۆژێژی ئینشاڵە بدمایی بێت ئێکش برادرات بژیتن ئەم جەنابێ ڕێوەبەرێ ناحیێ نانیاسین سەردانت مەناکات ئەم نابینی الجها جەنابێتەژی بژیت دەرگە هێمەڤەکریە و ئەڤە ناحیە هەر وەختێکی بێتن کێشە کە بیت دەهێت دەرگەی قوتیتن و ئەم دە پێشوازیەوی گەین ئەڤە دایرا حکوومەتیە نەیامە کەسەیە بەێ تو چاوت بینی یا برادری بێتن تو بچی دەرگەی هەمی خەلکی بقوتی یان بێت خەلک بێتەڤێریە بە حکوومەتی جهدانە بێت بێتەڤێری گازندا خوب کرد هەردوو لە دەرگاژی وەکریە بۆ خەلکی ئەمژی وێ سەردانە خەلکی پێم بەسۆ کە تەگوتی ئەم ماڵمان نشین دەرگەهی بقوتین بەلکو ئەگەر مەسەلا مەسەرەن بازارێم گەرە جارێک چوین دکان مەسڵاوە لێکری بەس ئەم نەشین هەر دکاندارێکی مەسەلەن گەلک ڕێنێ نەخواری حتا بزانێت کو ئەسکی مەسی چوام ئەلمەیم مە خەلکێ دیتی بەلکی ئەم نەشین ئێکە خەلکێ ببین بەس گەلە خەلکێ دیدیت هەلکەفتاتا مناسەباتادا دەرگی هێمەژی وەکری هەر ئێکی داخوازیەکی ماسێک هەبتن بهێتن تنێ بۆ سڵاوێژی سەرچاوام خزمەتی داین زۆر باش ئەندێ ئەلوی تەوەری دیمایە مایل بەرنامەی هینە سەر ڕەوشە ئاوارە مامۆستا ڕەوشە ئاوارە دەڤەرە هەوە ئەب چ شێوەکیە ما ئاوارێت ما بەهرا بترێت دەوروبەرێت باجێری میسلن هەندێک ژێت میسل بخۆنە ما 1600 و قسوور خێزانت هەین لە سنوورێ ڕێڤەبەریان حیا قەسرۆکی نزیکی 8,000 کەسیت خۆڤەت گرتن چوو کامپنینن لە سنوورێ مەدا ئەف خێزان هەمی ئاکنجینە ئەتناف خانی و هەیکەلا و بەلکو باشتر نەبوو کەمپە هەبا مامۆستا ڕاستی ساناهیتر نەبوو بەلکو باشتر بە هەگەر کەمپە هەبە بەس پاوی گاویژی لیژنەکە باشمەیە هەی سەر پەرشتیاوان کەتن ئەشیم بێژیم مە چوو ئاریشت وەسانینی و بهێنە بەحەزکردن گەلوان ئاوارە تەنی ئاریشامە ئەوە چەند هاریکاریاوانتی تەکردن ئەو ژیا گرێدایە بۆردی هاریکاریە مرۆڤایەتی پارێزگەهێ و ئاژانسێت UN و ڕێکخراوێت مرۆڤایەتی ئەوێت هاریکار و چەند شوێن هاریکاریاوان پەنابەرا بکەن هەرچی ڕێکخراوە هاتی هەماهەنگیەکە باش یادگەل هاتیەکردن و کارەوێ
ئاسانی پڕێڤە بچێت و چو ئاریشە نەبڕێ خراپێ نەبوو ئاوارەجی پەیدا بن مەگەلە کارسەر پەنابەر و ئاوارا کردە حقیقت لێ هەرگاف گازندە ئەو وەکو ئەو کەسێت گاڤلاوەت خانیاوە هاریکاری زیکا بووانا ناگەهن وەکی وینینەیەت کەمپێدا چنگو کەمپە دێ هاریکاریە بەبە دەرێ کەمپێ تۆ زانی بێرێ هەمی ئاوارەنە هەمی ئەوە نیل سەر ملک و ماڵی خواتی جەنابێتە نابینیتەن ڕووی هاریکاریەوە هەر گاوا کەمپە با دازیتر هاریکاری گەیت و دابڕێک و پێکترژی گەیت کیت زانیت ئاوارە وی کاڤلیە یان یەهەنیە یان خانیە هەنێڤەیان ڕاستی بریارە دانانە کەمپەیە دەستی پارێزگەهێدا ینی ئەگەر بریار بێتە دان کەمپە بێتە دانان ئەم دێجیبەجیکەین و ئەو جهێت کوتێت کەمپێ چێت کەژی ئەم هاریکار بین گەلدە هەما هەنگیەکەین سەرڕای وێ چەندێژرا هەر جارێکە ڕێکخراوەک بهێتن و ببێتن هاریکاریەکی پێشکەشی وان پەنابرا بکەتن ما هەندێک جیه وەکو کۆگەها وەکو گۆڕەپانە مێت هەین خەڵکژی ئەوێ ئاوارە دەفمە ڕاستی گەلەکی گوهدارە بێ ئاریشەیە تێتلویجیهی حاضر بتن و هاریکاریتوان تێنە بەڵافکردن بێدەنگی دیسال گونداژی ئەنجومان و هەلبژێریوی گوندی وەکوونونەریت وان ئاوارانە یان هەندێک کەسی شۆن ئاوارە خۆت بنە سەرپەرشت و نینەریت ئاوارێت وی گوندی ئەو تین هاریکاریتوان وەرگرن و بێ ئاریشە ئەو هاریکاریش تێنە بەڵافکردنی حتا ویگاوێ ئەمشین بژین سەرکەفتیانە ما بابەتی ئاوارەی پڕگەبری زۆرجان ئەم دێ پەیوەندیەکە دی وەرگین ڤەگەڕێنەوە تەمامیە بەرنامەی مامۆستا کاک محەممەد ئێوار باش کاک محەممەد فەرموو کاک محەممەد ئێوار باشتر سەرچاوید من خێرەتنا جەنابێن گوتەین مەمنونێتەمە مەمنونێتەمە سوپاس کارم کە کاک محەممەد کاک محەممەد فەرموو برا مامۆستا سەبارەت بۆن ئەوەرە بەلێ نوکە توتنشێکێت جێن تاعاتی وەکو مزگەوت بەلێ وەکو بۆ مزگەوتەوە تێنەوێرێت لێ خۆزوتیەکان بە باجۆر ڕاستێن ئەم هیچ کاینە زیۆدا نەمینیتن بەلێ هەر ئەvە بوو بەلێ مەمنونێتەمە کاک محەممەد زۆر سپاس مامۆستا پرسیارە فێری ئەوە گەلێک جارە مە ڕێڤەبەری ساخلەمیەویانم بێژین گشت ڕێڤەبەر مەلڤێری ئامادەکردینە و میێڤانکردنە هەرگاف گوتیە ماتەرسیە ئەدگەل ئاوارە ئەو بوو مەل کەمپا کۆمکردن بووەکی و هەکەر نەخۆشیەک تشتێکت ناف دەبیت ئەم وێری وی چارچوڤەی وێ نەخۆشیە کۆنتترۆلکەین و ئەم چارەسەریە بوو بینین چۆنە ئاوارە بۆ ناوە خەلکیدا بوو ناوە گوندێکی کوماڵگەهەکێ نەبووە جهێ ماتەرسیە بەڵاو بوونا ئێشێکی سەرچە ئەساس ئەم بێژین هەوە ڕێک داخۆک و ئاوارە حوساناف خەلکیدا بەڵاو بن هەگەر نەخۆشیەک هەبا کەف بە ناف خەلکی ئەم داوێگاوێوەکی و کوردیت بێژین کودا گلکەین مەکورە کرد ڕاست بشی ئەزگەل بۆ چوناتەمە بەس وەکومە گوتی بڕیارە دانانە کەمپێ یا دەستی بۆردی مرۆڤایەتی پارێزگەهێدا هەوە گەنگەشەکرت گەلواکو ئەف ماتەرسی هەیان هەمە بەی گەنگەشە ئەفتشتە چێ بوو ئەکیت ئەفتشتێ هەی ئەو ژیزانن تشتی نەکو نزانن بەزشبەر زۆربوونە ژمارە ئاوارە سەر ئاستی پارێزگەهێ بەلکو ینی گەلک کەمپێت هاتینە ئاواکردن سەروی ئاستیژی ینی تیمێت ساغڵەمیە گەریانیت خۆیت بەردەوام هەبووینە ناف ئاوارە بۆ هەندێک دیفچۆناوانە باری ساغڵەمیە بکەن و شکر بە خۆدەی حتا وێگاوێت چوونە خۆشی تۆسا دیار نەبووینە بەلکو شلایە ساغڵەمیە بە هاریکاریاوانی هاتیەکردن و ئەف تشتێت پێتەویەت ساغڵەمیێت ئاوێت کەهرەبێت دەستشوشنێوان هەمیژی ئێت هاتینە دابینکردن بۆ هەندێک و نەخۆشی پەیدا زۆرجانە ئەم دی کاک دلێری دیماهیک پەیوەندی وەرگین کاک دلێر فەرموو برا کاک دلێر کەرەم کە باشی سەرچاوێت من فەرموو برا باز بۆ جەناب مدیر ناحیە قەسروکێ زۆر زۆر سوپاس بوو من دەست پرسیارێت هەین سەرچاوێت من بابەت ناحیە قەسروکێ ڕاستی ئەو جەناب بەرەنگی برادەرێکی تەلەفۆن کرد گوتی مەسەلە ئەوەرە حقیقەت ئەوەرە ڕاستی یعنی عیش عالەمی حدێکی گەلێکی نەخۆشکری یعنی یعنیش بە دەرێ مزگەفتە زێدە تێناگەر یعنی کە تو بچی بەری خۆ بێ مزگەفتە نینە ڕۆژانە هەر پێنج فەرزە دووسێکێک تێنە بە دەرگێ مزگەفتە بەلێ ئەبە یۆئێکی بجەنۆ یعنی حتی حدێکی کە نەشین ئەبۆ ئەوەرە مەسەلەن بنوبي أورا يعني حتى حدك براوسين يعني شتى سياسة أورا جنابة بتكرن
بله بله یا دویجی جای که زحمت نبیتن یعنی قصرو که حقیقت گرک تصایت است جانان افتاس هر کسی دید آرزو خو یخوانی که شرکتن و دی تصایت که دنده بد در خانی خو یعنی بگو حتی بیش بد ترجع راجع قصرو که تو بچه دمایی که المزگیف صافت حتی ما شش هفت تصایت رو ببینی بجار تصایت جنیا کد بیجی بجار چه تصایت چه کی دبیت والله از کیف خود چه کم کس اگه نبیشتم به تصایت بچه کن همین ویدیو جناب مدیر نحیه عبید اشتی رابونا که برای دی خرکی برگتن دست نمید راستی گرکی سعی ما کردن هر افا بوکاک دلیر زور سپاس بله سپاس جزاک کمان ممنونیتم زور سپاس ما مستا برادر هر دو کا دلگرانی الهنده هیاود بینن دیارده کا کریتا البدرین مزگفته یان جهن جدا کو خلق کب ناو آواره چه آواره ام ناو آواره ام بشین خواسته نیت گتن بله جنابی تا چت بجید افتشته هیا و چه ودیه تا کنترل کرد اكيد دهابتن و از باور کم نر قصر كبتني هي بل كل جهدي جي هي باور كا روجانا مقودة الجادات شري يعني نافي التوزير عم درباز بين از بينم هار مسافه كي يعني بچيكا كا كورا كچا عمريوي 4 سالا 5 سالا يعني 6 سالا نافي توزي داي خازه كيت كتن ما بوليس تفركريني چنجارا بوليس يدبرينا مركزي و التسليم خدانا كرين جارك دي هاتي ويري يعني أفا هاي دريم مزقفتا جي هاي يعني أم جي حسناكين وكو حكومة جي أم هولدين كو سردريت قلب كين بهندي أف ديار دانمين بس ديار دا خازو كي ناف ملاتي ما بشكل عام دا بربلاوة يعني زور باش ام دي چاوا ديار دا چيكرنا تصار راكين موزدا تصاجي ديسا ديار دا كقشتية بالكم بس امشين شفرك سيار بينو بچين هر تصامديت ام ديني و راكين چنكو هكا تو تصيب داني دانية كيري دی دانیه بدری ام بيجين خواندنگه کی دانیه بدری داینگه کی دانیه بر هر چند برادر گوتی مراوزانینم ببوره همین من ابسره جناب تنگرم این دی دانیه برجه توسا تو دی دانیه بدری خانیه کی بود چه پانش اب تفی فرعی 20 خانی هبن معقوله 10 تصاجي تده هبن جهه داخيه خلك ما اوزره هي هچی هات سيارك جارك يجي بچك بلاستو دي تصاكي دانتن دي ساجي ام شوفيرت ما حقيقات حمينت بيجيرن يعني قانون هات متشوني قلت نافر عاده بلي خو بهينو بچن ام بيدارين يعني اف بيجيري هبت اسنشين بيفكش جناب تبرگنم كو ام دي الصبح دست هاوجني با تصاركي نخير اسنشي مي بيجم بس ما اف بابتا قال جاريت قال باجرفاني ما گنگشه كري الفان دوما ياجي ما قلتي بلانك دانن هر فرعكي يان تصك يان دول سري ويل بني بهنا دانن افتصل بيسرو برجي بهنا راكرين يان بينا چاره سر كده زور باش ما مستدائما برف دیماهایی که بخاطر هکر جنابت پیوکا دیماهایی که هبید تو چی کرم کی راستی خلکی ما خلکی کی پیگیره بشیوهی کی گشتی و پیتوی خدمتیه بس جهه داخلی اوی قیرانه دستت ما بیجم گیری داینه نه هلینه ام درست خدمتی پیشکش کن هرچند هنده خدمتی ندیو دلیمت هاتنه پیشکش کردن یعنی بنمونه ما گویی نیوژن کرنا نخوش خانه دو قطابخانه ایک اوه پاره هاتی دانه ویگاویجی ایک هاتی دانه یا زیبندو یا دلیران و کجی هاتی تا چی کرن بس مدویا بودجه با خدمت بتر با چکو کاری ما خدمت خلقی خوزی روضه یک جهاد بادانا و خوزی باقچه زارو کاجی روضه یک جهه با هشتا باشتر بو طبعا اتپلانت مده هیا و مقاله جاره جیا بلند کری بس اف بابت دسته ما يعني تنیم اداره ما ونیا گیری دای هکو وکو پلان دائما تتبلند کری ما مستشار دل زور سپاس بو جنابیت کتو میوان بوی گلمه روی نشتن گلتا جه سرفرازیه زور سپاس بله بینرین هجا و چند ام گشت ندیمه که خلق ابروکه برنامه و ایوارا بادینان هیوید که ممشب بیچک خدمت های این بارز بگین حتی اموین و خلق کادیجوی برنامه جیر چاب دیری خدای مازن دام خاطره